ئەمە گردی گرێزەیە کە وەکو یەکێک لە ناوچە شوێنەوارەکان لە بەڕێوەبەرایەتی شوێنەواری سلێمانی تۆمار کراوە. بڕیار وایە بازگەی سەرای سوبحاناغا بگوازرێتەوە بۆ ئێرە. سەرەڕای هاتنە سەرخەتی داواکاری گشتی، بەڵام وەک دەبینرێت کارکردن لە پرۆژەکەدا بەردەوامە. بەمەش مەترسی لە ناوچوونی ئەو پارچە شوێنەوارانە هەیە کە لەسەر ئەم گردە هەیە. بەهۆی گۆڕانکاری لە ڕێڕەوی ڕێگاکان بازگەی سێ سادەق گوازراوەتەوە و بڕیار وایە لەسەر گردی گرێزە بازگەکە دروست بکرێت. بڕیاری دروستکردنی ئەو بازگەیە بێ هەماهەنگیکردن بووە لەگەڵ بەڕێوەبەرایەتی شوێنەواری سلێمانی و کاتێک شوێنەواری سلێمانی ئاگادار بوون لە سەدا 30 پرۆژەکە تەواو بوو بۆ پاراستنی ناوچە شوێنەوارەکەش داواکاری گشتی هاتوۆتە سەرخەت و داوای وەستاندنی پرۆژەکەی کردووە. لایەن کارمەندانی خۆمان لایەن پاسەوانەکان ئاگادارکردنەوە کە بە دوواداچوونی بۆ بکەن کە چوین فعلەن نزیکە لە شوێنەوارەکەەوە و کەوێتە سەر شوێنەوارەکەەوە ئێمە لایانی پەیوەندیدار و بە دوواداچوونی خۆمان کردووە، لیژنەکانی خۆمان ناردووە، نووسراومان کردو بۆ ڕێگەوبان بۆ قایم قامێتی سێ سادەق بۆ ئاسایشی شارە زۆر بۆ سلێمانی دیارە ئەوەی کە ئاگادار بنێسە ئیشەکە لە داواکاری گشتیە ئەوان خۆیان هاتوونەتە سەرخەت بە بۆنەی شۆکانی جەژن و ئەوانەوە ئیشەکە وەستێنراوە، ئێستا کارکردنتیایە وەستێنراوە. تری ئەمە چاوەڕێی بڕیاری داواکاری گشتی بزانین. چارەسەرێم کێشەیە لە حاڵەتێکی ئاوایە کە ڕوئەیە بە پیاسای شوێنەوار ئەبێ لایەنی جێبەجێکار کە کۆمپانیاکەیە یاخود هەر جیاتێکە تێچووی هەڵکۆڵینێکی خێرا باد لەو شوێنەیە، بەڵام دەکەی دیاریکراو نییە 2 هەفتەیە 3 هەفتەیە مانگەکە ئەو بەپێی جۆری ئیشەکە و شوێنەکەکەوێت یاخود ئەبێت لە ڕێگەی لیژنە تایبەتەکانی ئێمەەوە شوێنێک دیاری بکرێت لە دەرەوەی سنووری قەدەغەکراو ناوچەی محەڕەماتی ئەو شوێنەوارەوە. بە ئامەبەستی زانینی بارودۆخی دروستکردنی بازگەکە بەرەو گردی گرێزە بەڕێکەوتین. دروستکردنی بازگەکە نەوەستا بوو. کرێکارەکان لە کارکردن بەردەوام بوون. لەسەر گردەکە چەندین پارچە گۆزە هەبوو کە گرنگی و مێژووی بوونی گردی گرێزەی دەسەلماند. شوێنەوارناسێک کە نەیویستناوەکەی ئاشکرا بکرێت بە پەیامی ڕاگەیاند. ساڵی 2004 وەک شوێنەوارناس کاری کنەی لەسەر ئەو گردە کردووە و چەندین پارچەی مێژووییان لە نمونەی پارە و گۆزە و خشڵ دۆزیوەتەوە. ئەو شوێنەوارناسا ئاماژەی بۆش کرد گردی گرێزەیەکێکە لە کۆنترین گردەکان و لە سەردەمی عەباسیەکاندا لادەیەک بووە و خەڵکی لەسەری ژیاون. وتیشی دروستکردنی بازگەیەک لە سەر ناوچەیەکی شوێنەواری گرنگی وەک گردی گرێزە مەترسیەکی گەورەیە و سڕینەوەی مێژووی ژیانی ئەو ناوچەیە. شوێنەوارناسێکیش پێی وایە یاسای پاراستنی شوێنەوار یاسایەکی لاوازە. لەبەرەوەی هەرێمی کوردستان کار بە یاسای شوێنەواری ژمارە 59 ساڵی 1936 هەموارکراوی ساڵی 1975 عێراق دەکات و پێویستەم خولەی پەرلەمان ئەو یاسایە بە جۆرێک هەموار بکاتەوە کە گرنتی پاراستنی شوێنەوارە مێژوویەکان بکات. بەڵێ بێگومان بۆ پارێزگاریکردن لەسەر هەر بابەتێک و هەر شتێک پێویست بە یاسا هەیە. یاسای پاراستنی شوێنەوار لە هەرێمی کوردستانە یاسایەکی لاوازە وە کۆنیشە وە کۆنترین یان با بڵێن تازەترین هەموارکردنەوەی ساڵی 2000 بۆ 2001 لە عێراق بە ڕقم 55 هەمواری ئەم یاسایە کرێتەوە. بەڵام لە هێشتا لە هەرێمی کوردستانە یاسای پاراستنی شوێنەوار لە هەرێمی کوردستان بڕگە و بابەتەکانی زۆر وردنین زۆر بڵاوبوونە تۆچکە کۆمەڵێک نوعیەتی دەستدرێژی بۆ سەر شوێنەوارەکان و تێکدانی وێرانکردیان بەپێی پێشکەوتنی کۆمەلگا دروست بووە کە ئەمانە لە ناو یاسا کۆنەکەی عێراقانین کە لە ساڵی 56 بۆ یەکەم جا دەرەچێت. بۆیە باشترین یان با بڵێن باشترین کارێکەوە بۆ هیوایەشین پەرلەمانی ئەم جارەی حکوومەتی هەرێمی کوردستان ئیشی لەسەرپای یاسای پاراستنی شوێنەوارەکانی هەرێمی کوردستان هەموار بکاتەوە کۆمەڵێک بڕگە و کۆمەڵێک تایبەتمەندی زیاتر لەو یاسایە دابنرێت. لە سنووری پارێزگای سلێمانی 1100 شوێنەوار هەن. 770 شوێنەواریان تۆمار کراون و 18 میش سەرقاڵی کنەوە و پشکنینن بۆ دەستنیشانکردن و تۆمارکردنی شوێنەوارەکانی پارێزگای سلێمانی. بەهۆی نەبوونی هۆشیاری و لاوازی یاسای پاراستنی شوێنەوار و بایەخ پێنەدانی لەلایەن حکوومەتی هەرێمەوە ناوچە شوێنەوارەکان لەژێر مەترسی بەردەوامدان کە ئەگەر بێت و کارکردن لەو بازگەیە ڕانەگیرێت و بۆ شوێنێکی دیکە نەگوازرێتەوە ئەوە گردی گرێزە لە لیستی شوێنەوارەکان دەسڕێتەوە و نامێنێت. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.